ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕێکخراوێکی خۆبەخشانەی سەربەخۆیە لە 4 بەرنامە ئیشەکات بۆ بەرنامەی پاراستنی مناڵ، پاراستنی مافەکانی مناڵ و لە بەرنامەی پەروەردە و گەنجان و لەگەڵ تەندروستی. ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەر لە سەرەتاوە بەپێی بەرنامە و کاری خۆی هەوڵی داوە کە دائیمەن یەکسانی چ لە بەرنامەکانیا هەبێ چ وەکو لەسەر ئاستی ناوەوەی ڕێکخراوەکەوە تا بۆ پرۆژە و بەرنامەکانی و لەسەر ئاستی ڕێکخراوە کە شەر ئەمە وای لێ کردووە کە مەسەلەن بۆ نمونە لە ئەعلانکردن یاخود بانگەوازکردن بۆ هەلی کارەکان هەوڵ بدا لە پێدانی ئۆفەرەکانە هەلی کار بە شێوەیەکی یەکسان بۆ چ بۆ ڕەگەزی مێینە چ بۆ ڕەگەزی مێریگنە دەستە بەر بکە بە بێ هیچ جیاوازیەک. تەبعاً ڕێکخراو دائیمەن ڕۆڵێکی گەورەی هەبووە تۆ چ لەسەر هۆشیارکردنەوە چ لەسەر داکۆچیکردن بۆ هەرچ پرسیەکە. تەبعاً هەر کە ڕێکخراوە بەپێی چۆنەڵی بەرنامەی کاری خۆی. بەڕای من ڕۆڵی یەکەمی پەروەردەکردنی مناڵ خێزانەکەی خۆیەتی باشە، دواتر ڕۆڵی حکومەت و ڕێکخراوەکانیە. ڕێکخراو دائیمەن چۆنەڵی وەکو داکۆکی کارێکە، پڕکردنەوەی مەسان بۆشایەکانە، نێشتنی بۆشایەکانە، کاتێک کە پرسێکی مناڵ دروست دەبێت تۆ ڕێکخراوەکە بەرپرسە لە مەسان لە چۆنێتی گۆڕانکاریەکان لە هێنانە پێشەوەی پرسی تازە لە بەرزکردنەوە و باشکردنی ئاستی چۆنەڵی کواڵەتی و ئەو بەرنامانی کە پێشکەشەکرێت. تەبعاً من وەکو ڕێکخراوی خۆمان باسەکەم کە تایبەتە بە مناڵ ڕۆڵی ڕێکخراوەکە تۆ دائیمەن وەکو چاودێرێک وابێت بۆ هەموو ئەو پرسانی کە عیلاقەی بە مناڵەوە هەیە، ئەوە کە بابەتەکانە وروژێنێت، ئەوە کە لەگەڵ حکومەتا تەنسیقەکە، ئەوە وەکو پردێک وایە لە بینی چ کۆمەلگا و چ حکومەت و هەم وەکو چاودێرێکی ژوایە. تۆ هەموو ڕێکخراوێک بەڕاستی بەرنامە و کاری خۆی هەیە ساڵانەکە پلانێکت هەیە، پلانێکی کارت هەیە. ئیتر ئایا هەموو ڕێکخراوێک مەسەلەن پلانێکی استراتیژی کارکردنی خۆی هەیە کە ئەتوانێت ئیشی لەسەر بکات. تۆ بەپێی وەڵامدانەوەی ڕێکخراو بۆ هەموو پرسێک بەپێی لەسەر ئاستی مەسەن نید و پێداویستیەکان دروست دەبێت. ئەوە نییە کە تۆ ڕێکخراو خۆی سەربەخۆ کار بکە. تۆ ڕێکخراو عادەتەن کە بەرنامەدا ڕێژیەکە بەپێی ئەو نیدە و ئەو پێداویستیە یاخود ئەو بۆشاییە کە لە ناو کۆمەلگا دروست دەبێت بزانێ بۆشایەکە لەکوێ بەپێی ئەوە تەبعاً وەڵامدانەوێ بێ بۆ بەرنامەکان، بۆ بابەتەکان، بۆ داڕشتنی پرۆژەکانی، بۆ دانانی پلانی. ئیتر تەبعاً تۆ جاریواتێ پلانی استراتیژیت هەیە کە ئاراستەی هەموو ڕێکخراوەکەت ئاراستاکە کە بە چ ئیتیجاهێکە ڕۆیت و لە هەمان کاتە ساڵانە پلانی داڕێژراوی خۆتت هەیە بکە لە چ بوارێکە ئیشەکەی یاخود وەڵامدانەوەت بۆ چ کێشەیەکە بێ بە چ شێوازیەکەی کەی لە چەند شوێنە ئەیکەی. ئەوە تەبعاً نید و احتیاجەکە دەریەخات. یەکەم پەروەردەکاری مناڵ دایکە کە لە ناو ماڵایە بەڕاستیەکەی هەر لە سەرەتای دروستبوونیوە تۆ کە ئەم دایکە ئیتر هەستەکە کە هەڵگری مناڵێکە یاخود کۆرپەلەیەکە تۆ بەرپرسیارێتەکە لەسەر شانی ئەوە کە بۆ پەروەردەکردن بۆ پێدانی سۆز بە دەرەجەی یەکەم. تەواان خێزان لە دوو کەس لە ژنیش و لە پیاو پێبدرێ. من نامەوێت لێرە ڕۆڵی باوک فەرامۆشکەم یاخود بڵم ڕۆڵی نییە و ئەرکە سەرێکێکە لەسەر دایکە نا ئەرکە سەرێکێکە دایک و باوکەکە بەیەکەوەیە. بەڵام تۆ ئەگەر بتەوێ بەڕاستیەکەی بەڕاستی کە گۆڕانکاری بکەی دایکە کە پەروەردەی مناڵەکانەکات و ئەو پەیامەی کە هەیەی ئیگەیەنێ بە مناڵەکە. بۆ نمونە ئێستا ئێمە زۆر جار باسی واکەین کە تون و تیژی مەسەڵەن دژ بە ژنان هەیە. خۆ ئەو پیاوەی دروست کردو بە پەروەردەی کردو کێیە؟ دایکەکەیە. تۆ دایکێکی میهرەبان بی مناڵێکی میهرەبان دروست دەکەی، سبەینە تاکێکی کۆمەڵی میهرەبان دروست دەکەی کە بە دەربێت لە هەموو تون و تیژیەک و لە دەربێت لە هەموو مەسەلەن چۆنەڵی بابەتێکی سلبی کە لە مناڵا دروست بێ. لەبەرەوە پێم وایە کە دایک یاخود ئافرەت ڕۆڵێکی گەورەی هەیە لە پەروەردەکردن و ئاراستەکردنی
دوا ڕۆژی منداڵەکان کە سبەی بن بە تاکێکی کۆمەڵ و ئەوانیش هەم دیسەوە یان ئەبنەوە بە ژنێک یاخود ئەبنەوە بە پیاوێک یعنی ئەگەر بتێ گۆڕانکاری پێ بێ لە ژنانەوە بیکرد. ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان هەروەکو پێشتر باسم کرد ئێمە پلانێکی ینی استراتیجیمان هەیە ئەوە نییە تەنها تەرکیزمان لەسەر ڕۆژێکی جیهانی بێ بەڕاستێکی چکە عادەتەن ڕۆژی تۆ بتێ لە ڕۆژێکی جیهانیا دەستەبەری مافی مناڵ بکەیت دەستەبەری مافی مناڵ بە یەک ڕۆژ ناکرێت ئەمە کار و پلانێکی داڕێژراوی ئەوێت بێ لەوە ینی بەڵام گرنگی ڕۆژەکە لە چیایە گرنگی ڕۆژەکە لەوایە کە تۆ چۆن خەڵکەکە بیرخەیتەوە بڵێ نا ئێمە لەو ڕۆژە هەموو ڕێکخراوەکان بەیەکەوە چۆنەڵی ئەرکەکانیان کۆکەنەوە کارەکانیان کۆکەنەوە کە داکۆکی بکەن کە بڵێن نەمافێکەیەکە ئێمە پێویستەکە داکۆکی بۆ بکەین پێویستەکە ئیشی لەسەر بکەین پێویستەکە گۆڕانکاری تیا بکەن کەویش مافەکانی مناڵەیەکی ناوەکو مناڵپارێزی کوردستان بە درێژایی ساڵەکە ئیشەکەین بەڵام هەڵبەتە بۆ یادکردنەوەی مەسەلەن ئەو ڕۆژە پلانێکمان هەیە کە لەو ئاچێت درێژە بکێشێ بۆ ماوەی زیاد لە هەفتەیەک پلانەکەشمان بۆ شێوەیە کە تەنها ئەوە نییە کە ئێمە بڵێ چۆنەڵی لایەنێکی خۆش بەخش بین و هەنێ چالاکی بکەین هەڵبەتە ئەوەش بەشێکە کە تۆ دەستەبەری بکەی بەڵام لەو ڕۆژە حەزەکەین پەیاممان هەبێ مەسەلەن سەبارەت بەو پرسانی کە پەیوەندی بە مناڵەوە هەیە سەبارەت بە و دەستگایانی کە لەگەڵمانە ئیشەکەن ئێمە تقریبان پەیامەکەمان بۆ ئاڕاستەیە ئاڕۆ ئێمە هەمومان چ لەسەر ئاستی کۆمەلگا چ ڕێکخراوەکان چ حکوومەت خۆی مەسەن پلانێکی تاواتی هەبێ ئێمە هەر با من وەکو عێراق قسە بکەم یعنی یەکێکە لەو وڵاتانەی کە ئیمزای کردووە لەسەر بابەتی مافەکانی مناڵ بۆیە پێویستە بە دوواداچوونی بۆ پرسەکانی مناڵ زیاتر بێ ڕێکخراوەکان هەوڵ باکە تعزیزی ڕۆڵی حکوومەت بکە لەسەر ئەوەی کە کار بکا بۆ ئەو باشترکردنی مەسەن بوارەکانی مناڵ چ لە ڕووی تەندروستیەوە بێت چ لە ڕووی پەروەردەوە بێت چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێت چ لە ڕووی دەرونیەوە بێت تەسەوڕەکەم یعنی ئەبێ پلانێکی گشتگیر هەبێ بۆ ئەو بابەتانە بزانرێ دیراسات هەبێت لەسەر ئەوەی کە ئایا تۆ کێشەی مناڵ لەسەر هەموو ئاستەکان لە چ ئاستێکایە بۆ ئەوەی لەسەر ڕۆشنایی ئەوانە بتوان بێ کە کار بکرێت و بە دوواداچوون بکرێت بۆ بابەتەکان ژن خۆشی پێویستەکە کە زیاتر سیقەی بەخۆی هەبێت بەڕاستیەکەی یعنی نەترسێ کە بێتە پێشەوە نەترسێ لە ڕادەربڕین و خستنە ڕووی ڕاو بۆچوونی خۆی مەسەلەن ڕێزی هەم بەرامبەرەکەی بکرێت و بتوانێت پارێزگاری لە سنووری خۆشی بکە وەکو مناڵ پارێست هەمیشە یعنی من ئاماژە بەوە ئەمە و دوو پاتیشەکەم و ئێمە هەوڵمان ناوکە پێگەی ژنان لە ناو ڕێکخراوەکە بەهێزکەین ڕۆڵێکی زیاتریان بینە یەکسانی دەستەبەر بکەین